قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، وتاری ئەم جارەشمان بە ناونیشانی لاساییکردنەوە و شوێنەوارە خراپەکانی کە بەشی دووەمی ئەو بابەتەیە بەویستی خوای پەروەردگار پێشکەشتان دەکەم. خۆشەویستانم، وتاری ڕابردوو باسی ئەوەمان کرد مرۆڤ حەزی لاساییکردنەوەی هەیە و دیاردەیەکی جیهانی کۆمەڵایەتیە، هیچ گەل و میلەتێک، هیچ چین و توێژێک لێی بێبەش نییە. لە شەژمانگیەوە مرۆڤ دەست دەکات بە لاساییکردنەوەی دایک و باوکی و پاشان لە ڕەوزەوە و قۆناغی سەرەتایی و بنەڕەتی و هەتاوەکو دەبێتە گەنجێک، ئەم مرۆڤە بەردەوام کاریگەری دەوروبەری لەسەری هەیە و حەز دەکات لاسایی بکاتەوە. ئینسانانەکەن حەز دەکەن وەکو خەڵک خۆیان جوانکەن، وەکو خەڵکانێکی تر قسە بکەن، وەکو ئەوان بڕۆن، وەکو ئەوان بڵێن، وەکو ئەوان بێن و بچن. بەداخەوە ئەوەش بۆ خۆی ڕێک متمانە بەخۆ نەبوونە، چونکە دوو مرۆڤی لێکچوو لە نێوان ئەم دوانەدا دانەیەکیان زیادەیە. ئەگە تۆ کۆپی ینی ئەسڵێکەیە و کۆپیەکەیە، کۆپیەکەت زیادەیەوە هەروەکو حاڵەتی پێویست هەڵدەگیرێ، ئەینە جێگەی ئەسڵەکە ناگرێتەوە. کەواتە گە تۆ بتەوێ بەڕێزم خۆت نەبی، کۆپی کەسێکی تربی، ئەوەندە لاسایی بکەیتەوە لە قسەکردنە، لە هاتنتا، لە ڕۆیشتنتا، لە هەڵس و کەوتا، لە قشچاکردنتا، لە جلو بەرگتدا، لە هەر شێواز و هەڵوێست و هەنگاوێکتدا، کەواتە تۆ زیادەی. تۆ قەت هەوڵ بدە کۆپی خەڵکانی تر مەبە. هەوڵ بدە کەسێکی بەڕێزبی، خەڵک بیانەوێت چاود لێ بکەن. باشە تۆ چیل لە خەڵکی کەمترە، تۆ چاو لە خەڵکی تر بکەی. ئەی باشە خوای گەورە ئەو هەموو بەهرەی بە تۆ داوی، بۆ تۆ کەسێکی پێشەنگ نەبی، بۆ تۆ کەسێک بی دواکەوتوبی. ئەو کەسانی کە دەبنە پێشەنگ لە بوارە چاکەکانیشدا خۆ کەسانێکی وەک تۆن بەهرەکانیان کە خوا پێداوان خۆستویانەتەوە لە چاکەیە بەکاریان هێناوە. تۆ هەوڵ بدە خەڵکی بیانەوێت لە تۆ بچن، نەک تۆ هەوڵ بدەی لە خەڵکی بچی. قورئانی پیرۆز بە شێوازی گشتی کە باسی لاساییکردنەوەمان بۆ دەکا لە سیاقی خراپەدا بەکاری دێنێ، واتە نەهی لێ دەکا. بۆ نمونە چەندین ئاەتی قورئان هەیە وەکو قالوا حسبنا ما وجدنا عليه آباءنا لە سوڕەتی مائیدەدا خوای پەروەردگار لە ئاەتی 104 دەفەرمێ کافرەکان دەیانگوت ئێمە بۆیە ئەو بتانە دەپەرستین، بینیومانە باب و باپیرانمان هەر ئاوایان کردووە. ئەمە بێ حکمە نەبوو ئەوان وایان کردو، ئەم عەقڵەی خۆیان جام کرد بوو بە لاساییکردنەوە. بۆ من دەپەرستم؟ وەڵا باوکو باپیرانم وایان کردو لە جوابی پێغەمبەران و پەیامنێرانی خوای پەروەردگاردا کە دەیانگوت بدمەپەرستن، دەیانگوت ئینا قالوا حسبنا ما وجدنا عليه آباءنا. باوکو باپیرانمان هەر لەسەر ئەم ڕێبازی بتپەرستی ڕۆیشتون و ئەم بتانە لە خوان نزیک کردوونەوە. چاولێ سەرنجامیان بە بتپەرستی ڕۆیشتن، قیامەتیان ڕۆیشت و دنیایان وێران بوو. وإذا فعلوا فاحشة قالوا وجدنا عليه آباءنا. کاتێک کردارێکی ناڕەوایان دەکرد، فاحیشەیەکیان دەکرد، دەیانگوت باپیرانیشمان، باوکەکانیشمان، ڕابردووانمان هەمان شتیان کردووە، ئێمە ڕێک لەسەر ڕێبازی ئەوان دەڕۆین. قالوا وجدنا آباءنا لها عابدين. دەیانگوت إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مهتدون. لسورة زخرفة لآية 22 لە 23 دەفەرمێ وإنا على آثارهم مقتدون. مهتدون و مقتدون، ئێمە لەسەر ئەو ڕێبازەین. واتە چاولێکەری پێشینانی خۆمان دەکەین لە باوکو باپیرانمانەوە. ئێستاش خەڵکانەکەی لە جیهانی پێشکەوتوی سەدەی 21 ئەمڕۆدا بدەپەرستێ، هەیکەلێکی داناوە دەیپەرستێ، دکتۆرای هەیە لە زانستی زەڕەدا، لە زانستی کیمیادا، لە زانستی فیزیادا، بەو هەموو پرۆفیسۆر و عیلمە زۆری خۆیەوە بتێک دەپەرستێ. ئەگەر لی بپرسی ئەمە بۆ وایە عینی و کافرەکانی زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێشتر ئەڵێن باوکو باپیرانمان هەروایان کردووە. کەواتە کاریگەری لاساییکردنەوە لە بواری عەقیدە و بیر و باوەڕیشە خۆشەویستان زۆرە.
تۆ با پێشەنگت هەبێ پێشەنگەکەت چێ بێ پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر جار عەرزی جەنابتان و ئیماندارانم کردووە پێغەمبەری ئێمە ژیاننامەی نییە ژیاننامە ئەوەیە لە کەیا لەدایک بووی ساڵی چەند لەدایک بووە چی کردووە کەی سیاسەتی کردووە بەشداری چ جەنگێکی کردووە چ داهێنانێکی کردووە ئەمە ژیاننامەیە ئەوە ژیانی سەرکردەکانە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم سیرەی هەیە سیرە واتە ڕێبازە ڕێبازێکە بۆ هەموو کەسێک دەرسوانەی تێدایە بۆ هەموو زمانێکە بۆ هەموو زەمینێکە بۆ هەموو چینێکە بۆ هەموو توێژێکە بۆ هەموو سەرزەویە لە 1400 ساڵ لەمەوە بەرەوە ئێستا سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرە لە بواری قانونا سەیریکە وەرە ئابووری ناسێک سەیریکە وەرە زانستی پزیشکی ئەو ڤایرۆسی کۆڕۆنایە بڵاو بۆەوە غەیری ئەو کەرەنتینەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکرد لە سەردەمی خۆیدا فەرمووی کە تاعون نەخۆشی ڤایرۆسی بڵاو بۆەوە تەنها هەوڵ بدەن ئەگەر تووشتان بوو تێکەڵاوی خەڵک مەبن ئەگەر ساغن مەچن بۆ ئەو شوێنانی نەخۆشیەکەی تێدایە کە ئەمڕۆ بە مستەلەحی ئەمڕۆ پێیان دەوت کەرەنتینە غەیری ئەوە پێم بڵێ وەرتا لەم هەموو سەرتاسەری جیهانیدا یەک دەرمانی تری پێبێ یەک عیلاجی تری پێبێ کەواتە ئەگەر پێغەمبەری خوا سەیەکی سیرەی هەیە ڕێبازی هەیە خی گەورە لە قورئانە دەفەرمێ ئەگەر دەتەوێت لاسای کەسێک بکەیتەوە بە شوێن کەسێک کابڕۆی ئەو کەسە محەممەدی مستەفایە صلی الله عليه وسلم وەرە سیرەی بخوێنەوە لە هەموو هەنگاوەکانی ژیانتدا لە ژیانی ناو خێزانتدا لە ژیانی تەعامل لەگەڵ منداڵتدا لە تەعامل لەگەڵ دراوسێکانتدا لە تەعامل لەگەڵ دوژمنەکانتدا لەگەڵ نەیارەکانتدا لەگەڵ دیلی جەنگدا لەگەڵ ئەو کەسانەی دۆستن لەگەڵ ئەو کەسانەی گاور و جوولەکەن لەگەڵ ئەو کەسانەی کەوا منافقن لەگەڵ تا دەژین و دووڕوون بەرامبەرت چۆن ڕەفتار دەکەی والله وڵامەکەت دەست ناکەوێت لەگەڵ هەمویاندا چیبی ئیلا لە ژیانی پێغەمبەردا نەبێ صلی الله عليه وسلم دەیوەرە لە ڕەمەزانە جگە لە ختمی قورئان سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێنە بەوردی لێ بکۆڵەوە نەکرد بە لاپەڕە بیخوێنیەوە لەگەڵ ژیانی خۆتا بەراوردی کە بڵێ من لەم ڕەفتارەمە ئەمەوێ لاسای پێغەمبەری خوا بکەمەوە صلی الله عليه وسلم ئەوە پێغەمبەری خوات کە کردە پێشەنگ ژیانت دەبێتە زیکری خوا هەموو هەنگاوەکان بە چاکە دەنووسرێ وەخوای پەروەردگار لێت ڕازی دەبێ و قیامەتی خۆت ئاوەدان دەکەیتەوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری بۆ من بۆ تۆی بەڕێز برای بەڕێزم خوشکی بەڕێزم بینەر و بیسەری ئەم وتارە بیگەێنە تۆش بە کەسانی تر ئامۆژگاری پێغەمبەری خوایە حەزەری داینێ ئاگاداری داینێ فەرمووی لا تەکونوا ئیمەعە ئومەتەکەم مسڵمانان ئیمانداران ئاگادار بن مەبن بە ئیمەعە ئیمەعە یعنی چی خۆی تەفسیری کرد فەرمووی کەسێ دەڵێ یەقول ئەنا مع الناس من لەگەڵ خەڵکیدام ئین ئەحسەنە الناس و ئەحسەنتو من چاو لە خەڵکی دەکەم بەخوا منیش دەڕوانم خۆ ئەو خەڵکە خۆی بێعەقڵ نییە منیش دەڕوانم چاو دەکەمەوە بزانم خەڵک خەریکی چییە خەڵک چاکی کرد چاک دەکەم و ئین ئەساء و ئەسەتو خراپیش بێ مادام خەڵک دەیکا منیش هەر دەیکەم مادام خەڵک هەمووی بەعام ڕووی لە شتێکە من حەقم نییە چاکەیان خراپە وەکو ئەو خەڵکە دەکەم پێغەمبەری خوا فەرمووی ئێوە وامە بن مەڵێ ئەنا مع الناس خۆت مەسڕەوە عەزیزم تۆ گەورەی مەڵێ منیش لەگەڵ ئەو خەڵکەیە ئەی خوا ئەم عەقڵەی بۆچی داوە ئەم چاو بۆچی ئەلەم نەجعل له عینین خوا دوو چاوی داویە بە یەکیان دنیا ببینە بە یەکیان قیامەت ببینە بە یەکیان قسەکانی ڕەفتاری خەڵک وەرگرە بە یەکیان لە فلتەریدا خوا دوو گوێی داویە ئەگەر لەم گوێت ڕۆیشت هەوڵ بدە ئەگەر باش بۆ قسەکە لە گوێ تا با لە مێشکتا بمێنێتەوە ئەگە باش نەبڵێت لەم گوێت ڕۆی لەو گوێ بیکە دەرەوە مەهێڵە لە فلتەری مێشکتی بدا ئایا ڕەفتاری ئەو خەڵکە چاکەیان خراپە ئایا ئەم وەدیلەی پەیدا بوو منیش هەر وەک خەڵک بم لا تەکونوا ئیمەعە ئومەتە بەڕێزەکەم تکایە فەرمووی ئێوە هەر شوێن کەوتوو مەبن هەر مەڕۆن و نەزانن بۆ کوێ دەڕۆن مەچنە تونێڵێکەوە کە ئەو سەری نازانی تاریکەکە بەرەو کوێ دەڕوە قەت مەچۆ شوێنێکی داخراوە دەرگای ئەڕوون لێت ئاشکرا نەبێ قەت شتێک مەخۆوە نەزانی شەکری تێدایە یان ژەهری تێدایە قەت مناڵەکە تەسلیمی کەسێک مەکە نەزانی سەقەت دەبێ یان پەروەردە دەبێ قەت ڕەفاقەتی کەسێک مەکە کە چای ژیانت بەیانیان لەبەرت دادەندرێ مەهێڵە خەڵک شتی تێکە چێ ئەڵە ژەهرت بۆ تێناکەن خۆ ئەگەر چاکیش بوو شەکریشی تێکرد لەوانەیە زۆرت بۆ تێکە لە شیرینیان نەخورێتەوە لەوانەیە کەمی تێکە تاڵ بێ
مەهێڵت چای ژیانت کە لە بەیانیەوە دەست پێ دەکا غەیری خۆت کەس هیچی تێکە نەیار ژەهرت بۆ تێکە یار و خۆشەویستە ژیان زیادت بۆ تێکە ناڕەحەتت کە یان کەم و بۆ تاڵکە خۆت چای ژیانت شیرینکە با بەدەستی خۆت بێ ژیانی خۆت ئەزیزم تەسلیمی خەڵکانی تر مەکە بەخوا لەوە ئەچێ ئەوەی زۆر خۆی بەدۆست بزانێ خوا نەخواستە لە دڵەوە منافق بێ و نەیار دەرچێ بەڵام دواتر لۆمەی خەڵک مەکە لۆمەی نەفسی خۆت بکە کە تۆ لاسایی کەرەوەی خەڵک بووی مەڵێ نەمزانی هەموو ڕۆژێ پێویستە پشکنین بۆ خۆت بکەیت وەکو چۆن پشکنینی جەستەی هەیە لە ڕووی تەندروستیەوە چاکە ئینسان ساڵانە چێکێکی لەشی خۆی بکا بزانێ بۆ نمونە چەوریت بەرز نییە شەکرەت بەرز نییە فڵان نەخۆشی نییە حەق وایە بەردەوام پشکنینیش بۆ خۆت بکەیت ئەرێ بیر و باوەڕی نەرێنی غەیرە موسڵمانانە ڕەفتارە خراپەکان نەهاتۆتە جەستەمەوە نەهاتۆتە ناو کوڕ و کچەکانمەوە نەهاتۆتە ناو خێزانەکانمەوە وەڵڵەهی بۆ میوانداریەک دەچی ئەبێ وریابی دوو قسەی خراپیان بەگوێ خێزانەکەتان نەچەسپاندێ خوشکە بە ڕێزەکەم ئەوەندە ناز و سۆز بدە بە مێردەکەت ئەگەر چۆن مەجلیسێکەوە هەڵی نەخەڵەتێنن بە دوو قسەی فریوی نەدەن با لە ماڵەوە بێنازی پێوە دیار نەبێ ڕوو لە لایەشی ترکە لاساییکردنەوە زۆرە عەرزمکردن لە ئەڵقەی ڕابردوودا ئاگال لە تەلەڤیزۆنەکەت بێ ئاگال لە فەیسبووکەکەت بێ ئاگال لە پەیجەکان بێ کە تەماشایان دەکەی ئایا بەدووی هەموو قسەیەک دەکەوی هەر پەیجێک هەر فەیسبووک یە قسەیەکی فڕێدایە ناو کۆمەڵگاوە تۆ یەکسەد بەڵێ وابوو قوربان تۆش کۆمنتێکی لەسەر بنووسی سەحێکی بۆ لێدەی دەستخۆشیێکی لێ بکەی نا لە فلتەری عەقڵیت تێیە بە ئیمان بە قورئان بە سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵسەنگاندنی بۆ بکە بە عەقڵی خۆت لێکی بدەوە بە هەموو شتێک بڕوا مەکە لەوانەیە ئەمانە لە ناوت برن ئەم خەڵکەی ئێمە کە زۆری بەداخەوە ژیانی ڕۆی خوێندنی ڕۆی خزمی لەدەستدا کەسی لەدەستدا بەس بە لاساییکردنەوەی خەڵک وەڵا خەڵک وا دەکا منیش وا دەکەم وەختێکی زانی نەدینی بوو نەژینی بوو نە بێدینیەکەشی نەیزانی لاسای بێدینەکانی وڵاتان بکاتەوە خۆزگە بێدینەکانی ئێمەگە بێدینیشیان دەکرد لاسای بێدینەکانی ئەوروپیان بکردایە ئەوان دەزانن تۆزە ژیانێک چییە ئەم نە ژیانی هەیە نەدینەکەی خۆشیمە بەداخەوە ئێمە خەڵکی ئەهلی ئیسلام خواست تەنانەت بەڕێزان ئێمە هەر لۆمەی بێدینێک نەکەین لۆمەی ئەوانە نەکەین کە لە ئیسلام لایانداوە ئێمەی ئیسلام خواست ئێمەی جاری وایە بانگخواز و مامۆستای ئاینی کە قسە بۆ ئێوەی میلەت دەکەین وەڵڵی خۆشمان خەریکە تووشی چاولێکەری دەبین خۆشمان تووشی لاساییکردنەوە دەبین سەی دەکەین لەناو هەموو گرفتی کۆمەڵگادا کۆمەڵە خەڵکانەکەن تیشک دەخەنە سەر چی ئەرێ گۆرانی حەڵاڵە یان حەرامە ئەرێ ڕیژ واجبە یان سونەتە ئەرێ سەکسوک حەلامە یان حەڵاڵە ئەرێ ملیوانکەیەک لە دەمی ملی کوڕەکە بێ ئەرێ حکومەکەی چۆنە ئەرێ فڵان کوڕە قژی چاکە یان چۆنی چاک کردووە ئەبێت دروست بێ یان دروست نەبێ بابەتی ئەوەی ئافرەتێک برۆی چاک بکە و تۆزە کورتی کاتەوە دەستکاری بکە و بینەخشێنێ و لە حەدی خۆی نەهێڵە زیاتر دەرچێ ئەمە حکمی ئەم برۆ چاکردنە چییە نەک برۆ لابردن ناڵم برۆ چاکردن ئەمە حکومەکەی چییە دەبێتە دەنگ و باسێک زۆری خەڵکی ئیسلام خواست بەم بابەتانەوە شڕواڵەکەت کورد بێ ئەگەر درێژ بێ لەناو ئاگری جەهەنەمایان نا ڕاستەمانە حەدیسیان لەسەرە ڕاستە بابەت و دەقیان لەسەرە بەڵام خۆشەویستم گەورەتر لەمە هەیە گرنگتر لەمە هەیە کە کۆمەڵگا قسەی لەسەر بکە ئەی چێمان بینی مناقەشەی ئەوە بکە ئەم میلەتی کوردی موسڵمانە چەند کەسی دەخوێنێتەوە ئەرێ ئاستی خوێندنەوەی کتێبمان لە چەندە وەرە ئامارێک بەناو ئەو خەڵکەدا بکە ئەرە تۆ ساڵی چەند کتێبت خوێندۆتەوە ئەرێ لەم مانگەیە چەند گۆڤارت خوێندۆتەوە بۆ کەس لەوە ناپرسێ هەموو بابەتەکانمان دەگاتە سەرەوەی کە ئیسلام خوازەکانیش بەگژیە کادەچەند وەڵا ڕیشت هەیە یان ڕیشن نییە برۆی چاک کردو حەڵاڵە یان حەرامە ئەو گۆرانیە دروستە یان دروست نییە ئێمە ناڵین ئەمە مەسەلەمان حەڵاڵ و حەرامی ئەو بابەتە نییە بەڵام دڵین گرنگترەکانمان بە لاساییکردنەوە مناقەشەکانیشمان هەموو لاساییکردنەوەی خەڵکانی ترن لە فڵان وڵاتە ئەو بابەتە گەرمە لێرەش لە کوردستانە گەرم بێ وڵاتی من پێویستی بەوە هەیە تا ئێستا چەند بەرتیل لە وڵاتەکەمدا هەیە تا ئێستا چەند بندیواری حرام خۆر لەم حکومەتانەدا بەهۆی ئەم حیزبانەوە چۆتە ناوەوە یەک ڕۆژ داوامی نەکردووە و بە تەقاوتیەکی پلەی نازام چی نخانە نشین بووە خەڵکێک هەیە کرد لە قەیلێداوە شەیدی سەنگەرە خەڵکێکی شەیە لە سەنگەرە شەید بۆ معاشی نییە ئێمە پێویستیمان بەوە هەیە خەڵکێک هەیە هەموو ژیانی بنەماڵەکەی لە لادێدا نانی داوە بە پێشمەرگە کەس حسابی بۆ ناکە بچێتە دایرەی گاڵتەی پێ دەکەن حاجی فەقیرە دەیکەنە دەرەوە خەڵکێکی شەیە هەموو ژیانی ناپاکی بۆ لەم وڵاتەدا بە نارانی کورد ئێستا زۆر لە پێش ئەو کورد پەروەرانەوە لە پێشەوە سنگی دەرپەڕیوە و ئەگەر ئەو جاشە بکوژرێ لە پێش مێژمەرگەوە شەهیدانەی بۆ دەکرێت کەس باسی ئەمانە ناکە کەس ناڵێ ئەم وڵاتە بەما ئەم هەموو واریداتی هەڵتاکە و کەس نەیزانی چی لێ هات ئەبێ بەڕێزم تۆ لەسەر ئەمە بدوێی لەسەر ئەمە وەکو موسڵمانێک بەجواب بێ لەسەرەوەی کە دین و ژینی خەڵک دەکەوێتە مەترسیەوە باسی ئەوە ناکرێ
کە ئیتقانی عەمەلمان چەندە. ئەگە بەرهەم دێنین هەر لە جوتیارێکەوە تخوا کە بەرهەمەکەی دەخاتە بازاڕەوە سیرەکەی پلاسیکی تەماتەی هێداماوە 4-5 خراپی دەکاتە ناوەڕاستەوە لە شەبەکەی پیازە دڵی ئۆقرە ناگە بەردێکی شتێ دەکات کەسابەتەکەی بەوە حرام دەکا شیرەکە دێنی هەندێک ئاوی تێ دەکات کە 100 ماسی بە حەڵاڵی نایخوا ئەبێت لەسەر ئەمە بابەتە قسە بکەین ئەگەر ئیشێکت کرد بە جوانی بیکە کەسابەتەکەت حرام مەکە ئەو هەموو ڕەنجەت کێشاوە حیفە بۆ پارەیەکی کەم بەرهەمەکەت سەقەتکەی وەرە واز لەمانە بێنە وەرە بچۆ سەر ئەسڵەکان چەند کەس ئیخلاسی هەیە ئەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستان کە ختمی قورئانی زۆر کردووە لە ڕەمەزاناندا زیاتر لە هەموو کاتێک لە خزمەت قورئاندا بووە ئێستا خەریکە ئەوەش بێتە لاساییکردنەوە چێ لەم ڕەمەزانەدا چەند ختمی کردووە چەند ختمی زیاتری کردووە بەڵام ئیمامی ابن القەیم وا نافەرمێ ئیمامی ابن القەیم زانای گەورەی ئیسلام قراءة آية بتفكر وتدبر خير من ختمة بغير تدبر یەک ئاەتی قورئان بێنە بەڕوونی بە جوانی بە تەجوید بە تێگەیشتن دووسێ تەفسیری لەسەر سیرکە بیکە بەکردار لە ناو ژیانی ڕۆژانەتدا والله یەک ئاەتی ئاوا بە بیر و هۆشەوە بخوێنیەوە دەفەرمێ باشترە لەوەی کە ختمێکی قورئانت کرد بێ ئێستا یوای هەر 10 ختمم کردووە لەم ڕەمەزانەیە بەڵام لەسەر یەک ئاەت لەوانەیە نەوەستا بێ ئەم بابەتەش لاساییکردنەوە هێشتا بابەتی تری بە دوادادێ ئینشاءالله لە ئەڵقەی داهاتووترا عرضتان دەکەم یا ڕەبی خوای گەورە لە لاساییکردنەوەی خراپمان پارێزی شوێن کەوتوی ڕێبازی پێغەمبەران و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم و صالحان و چاکان و پاکان بین آمین آمین والحمد لله رب العالمين. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين.